سڵاوتان لەوێ بەڕێزان لە دوای دەست بە سەرداگرتنی شنگال و ناوچەکانی دەوروبەری لە مانگی ئابی ئەمساڵدا لەلایەن ڕێکخراوی داعشەوە فڕاندن و دەست بەسەرکردنی ژنان و کچانی ئێزیدی لەلایەن داعشەوە بۆ یەکێک لە ڕووداوە کاریگەرەکان لە ماوەی 3 مانگی ڕابردوودا و تا ئێستاش ئەم پرسە و کاردانەوەکانی هێشتا بەردەوامن و لە چەند ڕۆژی ڕابردووشدا ژمارەیەک لەو کەسانەی فرێنرا بوون ئازادکران. لیژنەی بەرگری لە مافی ئافرەتیش لە پەرلەمانی کوردستان ئێستا سەرقاڵی راپۆرتێکن کە تێیدا چەند ڕاستپاردەیەکی سەبارەت بە کەیسی ژنان و کچانی ئێزیدی لەخۆ دەگرێت لەسەر داوای 86 پەرلەمانتاریش بڕیارە پەرلەمانی کوردستان دانیشتێکی تایبەت لەسەر ئەم کەیسە ساز بکات. بەڕێزان دوایین هەوڵی لایەنە پەیوەندیدارەکان لە حکوومەت یاریێم و پەرلەمانی کوردستان بۆ کەیسی فڕاندنی ژنان و کچانی ئێزیدی لە دیوی دۆمی هەواڵ تاوتو دەکەین لە ستۆدیۆ میوانداری ئێواری برایم سەرۆکی لیژنەی داهوکی لە مافی ژنان و ئافرەتان لە پەرلەمانی کوردستانمان کردووە. ئێوەش لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک لە پێیجەکانی ناڕتی دەتوانن پرسیارەکانتان لە ڕێی کۆمنتەوە لەسەر تەوری بەرنامەکە بنووسن بیرتان دەینەوە پرسیارەکانتان لەسەر شاشەی NRT دەردەکەون. ئێڤەرخان بەخێر بیت بۆ بەرنامەکە. کەیسی ژنان و فڕاندنی ژنان و کچانی ئێزیدی لە ئێستاە لە دوای دەست بەسەرداگرتنی شنگال کەیسێکی گەرم بوو و زۆر باس کرا و کاردانەوەکانیشی تا ئێستا بەردەوامە. هەوڵ و بەدەستچوونی ئێوە کە لە لیژنەی پەیوەندیدار لە پەرلەمانی کوردستان چی بووە لە ماوەی ئەم 3 مانگەدا؟ زۆر سپاس. دیارە کەیسی ژنانی شنگال کەیسێکی زۆر گرینگە. ئەم مەلەفە دەبێتن لەسەر ئاستی هەرێمی کوردستان کاری لەسەر بکرێتن. ئێمە وەکو لیژنەی داکۆکیکردن لە مافەکانی ئافرەتان لە سەرەتای دروستبوونی ئەم دۆخە نەخوازراوە ئێمە بە بەردەوام کارمان بۆ ئەم کەیسە کردووە. دیارە ئێمە لە مانجی هەشتەوە لیژنەی داکۆکیکردن ڕاست پێدراین لەلایەن سەرۆکایەتی پەرلەمانەوە لەگەڵ لیژنەی مافی مرۆڤ و لیژنەی تەندروستی و لیژنەی کۆمەڵی مەدەنی بە دوواداچوون بۆ سەرجەم کەیسی شنگال بکەین. بە تایبەتیش ئێمە وەکو خۆمان کار بکەین بۆ کەیسی ژنانی شنگال. ئێمە کۆمەڵێک کارمان کردووە وەکو لیژنەکەمان. سەرەتا خۆمان بە دوواداچوونی تەواومان کردووە بۆ ئەم کەیسە. دواتریش ئێمە وەکو لیژنەی داکۆکیکردن لە مافی ئافرەتان میوانداری ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیمان کردووە لە پەرلەمانی کوردستان، هەروەها میوانداری دام و دەستگاکانی حکوومەتمان کردووە کە معنین بەم کەیسە و هەروەها وەکو خۆشمان لە پەرلەمان و بەشێکی ئەوانی کە معنین بەم کەیسە میوانداریمان کردووە ئایا ئێمە هەمومان بەیەکەوە چی بکەین بۆ ژنانی شنگال. خۆت دەزانی ئەوانە نزیکی 4000 بۆ 5000 لەوانەیە زۆر لەوە زیاتر بی بەپێی ئەوەی کە ئێمە وەکو لیژنەکەمان بە دوواداچوونمان کردو و سەردانی دەوروبەری دوهۆکمان کردووە لەلایەن کە سوکاریانەوە زۆر لەوە زیاتریشە کە ئاماژەی پێدەدرێتن لە 4000 بۆ 5000 زیاتریش بووە. ئێوە بەشێکی کارەکەتان بە دوواداچوونی مەیدانیتان کردووە لەوێ لە بۆ ئەم کەیسە؟ بەڵێ بەڵێ. لەم بە دوواداچوونە مەیدانیانەوە کە کردوتان ینی تا ئێستا ئامارێکتان بەردەست نەکەوتووە کە ژمارە و کچان ئەو ژن و کچانە ینی چەند بن تا ئێستا؟ تا ئێستا ئامارێکی دقیق نییە لە بەروەی خۆت دەزانی ئەوانە بە زۆری لە بەشێکیان لە تەلەحفەرن، بەشێکیان لە مووسڵن، بەشێکیان لە گوندەکانی دەوروبەری مووسڵن، بەشێکیان لە گوندەکانی دەوروبەری شنگالن. هەتاکو ئێستا ئامارێکی دقیقمان دەست نەکەوتووە، بەڵام بەشێک لە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ئێمە وەکو پەرلەمانی کوردستان بەشێک لە دام و دەستگاکانی حکوومەت بە دوواداچوونیان کردووە، بەڵام هەتاکو ئێستا ئامارێکی دقیق بەنزیکەی نازان ینی ڕێژەکە چەندە ئەگەر لە دیارە بەشێکی زۆری کە سوکاری ئەو ژن و کچانە لە هەرێمی کوردستاندان و لە کەمپەکانن ئاوارن ئەی ناتوانێت لە ڕێگەی ئەوانەوە زانیاری کۆ بکرێتەوە بەوەی کە لانی کەم وەکو هەنگاوی یەکەم ئامارێک دەست بکەوێت. بەنزیکەی ئامارێک لەو جۆرەتان لانیە؟ بەپێی ئەو زانیاریانی کە ئێمە وەرماگرتەوە ئەو ئامارانی دەستی ئێمە کەوتووە 4000 بۆ 5000 کەس دەبێت. بەڵێ بەڵێ. ئێستا ینی کەواتەم 4 بۆ 5000 کەسە ئێستا دەست بەسەرن لای داعش. بەڵێ. ئەوانی کە چەند ڕۆژێکە ناو بەناو لیان ئازاد دەکرێت و لیژنەی پەیوەندیداری حکوومەت یاریێمیش باسییان لەوە کرد کە نزیکەی 200 کەس لە ماوەی هەفتەی ڕابردوودا ئازاد کراون. ئێوە ئاگاداری ئازادکردنی ئەم کەسانن چۆنەوە چۆن ئازاد دەکرێن؟ ئێمە دوای ئەوەی ئەم گفتوگۆیە تایبەتەمان کرد لە تەلاری پەرلەمانی کوردستان لەگەڵ ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی لەسەر ئاستی هەرێمی کوردستان و هەروەها دام و دەستگاکانی کە معنین بەم کەیسە و هەوەها خۆشمان وەکو لە پەرلەمان بەیەکەوە چەند ڕاستپاردەیەکمان دەرکرد. ئەم ڕاستپاردن لە لای لیژنەی ژنان دەمێنێتەوە. دواتر ئێمە وەکو لیژنەی داکۆکیکردن لە مافی ئافرەتان چوون خۆمان بە دوواداچوونمان کرد، چوین سەردانی چی مەیدانیمان کرد لە دەوروبەری دوهۆک و سەردانی بەڕێوەبەرایەتی تونند و تیژمان کرد، سەردانی بەڕێوەبەرایەتی تەندروستی دوهۆکمان کرد و ئەوانیش ئێستا لیژنەیەکیان داناوە لیژنەی لێکۆڵینەوەیە
بە تایبەتی ئەم ژنانەی کە ئازادیان دەبێتن لەلایەن هێزە تیرۆریستەکانەوە ئێمە سەردانی ئەوانمان کردووە ئەوانیش بەشێکیان ئاماریشیان دەستکەوت و بەشێکیشیان ڕزگاریان بۆ ئێستا نزیکەی 200 ژن هاتۆتەوە هەرێمی کوردستان هەر بۆ زانیاریتان ئەمڕۆژ لە دوێنێ هەژنی تر هاتەوەتەوە ئەمڕۆ ئەندامێکمان لە لیژنەی داکۆکیکردن لە مافی ئافرەتان لە دۆک سەردانی ئەم ژنانەی کردووە کە سەردانی ئەم ژن و کچانەی کردووە ئەوانە هەر هیچ کەسیان نەماوە ینی هیچ کەس ینی کەسە نزیکەکانیان نەماون ئێستا بێ سەرپەرشتیارن شێوازی هاتنەوە و ئازادکردنی ئەم ژنانە چۆن ینی بە چ ئالەتێک ئازاد دەکرێن دیارە بەداخەوە هێزە تیرۆریستیەکان کە ئەو ژنانیان لای خۆیان بە کۆیلە کردووە کڕین و فرۆشتنیشیان پێدەکرێتن خۆتان ئاگادارن لە ئەعلامیش بینی وتانە لە بەشی زۆری گەڕەکەکانی مووسڵ وەکو نووسنگی عقارات نووسنگیان داناوە نرخێکی زۆر کەمیان بەداخەوە بۆ ژن داناوە بەشێکی لە ڕێگەی ئەوەی کە کڕاونەتەوە بەشێکیشیان هەڵهاتوون بەشێکیشیان لە ڕێگەی خەڵکی خێرخوازەوە هاتوونەتەوە هەر بەشێکیشی زۆری لەلایەن هێزەکانی داعشەوە بە چەندین کۆستەر ڕەوانەی سووریا کراون ئێستا بەپێی ئەو زانیاریانی ئێمە دەستمان کەوتووە بەشێکی زۆر ژنانمان لە شاری حەلەب و لە دەوروبەری حەلەب و ئەوانە بێسەرپەرشتیارن و کەس نییە بە خۆیانەوە بگرێتن بۆ نیکاح بردویانن بۆ ئەوێندەر ئەو لیژنەی کە حکوومەتیانە پێکێناوە هەمانگی هەیە لەگەڵ ئێوە بۆ ئەو کارانە نەخێر تاکو ئێستا هیچ هەماهنگێک نییە لەبەرەوەی ئێمە دیارە لە مانجی هەشت دانیشتێکی تایبەتمان هەبوو بە تایبەت لەسەر کەیسی شەنگال چەند ڕاستپاردەیەکیش دەرکرا بۆ ئەوەی بە زووترین کات دەبێتن لیژنەیەک پێک بێتن لیژنەکە پێک بێت لە پەرلەمانی کوردستان کە ئەو لیژنانەی کە معنین بەم کەیسە و ئەم وەزارەتەکان کە معنین بەم کەیسە بۆ نمونە وەزارەتی تەندروستیە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتیە وەزارەتی شەهیدان و ئەنفالە ئەوانە لەگەڵ بەشێک لە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ئەمان نە بە هەماهەنگی بەیەکەوە ئیش بکەن بۆ ئەوەی ئێمە وەکو پەرلەمانی کوردستان بە دوواداچوونیان بۆ بکەین بەڵام ئێمە لە نزیکەوە ئاگامان لێیان نییە بەڵام بەپێی ئەو زانیاریانی ئەمە هەمانە سکاڵایان تۆمار کردووە بردویانە بۆ دادگای لەهای بەڵام بەگشتی سکاڵایان تۆمار کردووە نەک بە تەنها بەڵێ ئێڤەرخان دەمەوێت زیاتر لەسەر ڕاستپاردانی ئێوە بۆستن بەڵام بیری بینەرانی بەڕێز دێنمەوە کە لە تۆڕی کۆمەڵاتی فیسبوک دەتوانن لە ڕێگەی کۆمنتەوە پرسیارەکانیان بنووسن ڕێزان کچل دەپرسێت من وەک ئێزیدیەک دەڵێم بەخات و ئێڤار ئیبراهیم لەبەرچی لە پەرلەماندا خوکی ناکەن بۆ ئەوەی چیرۆکی و ژن و کچانەی ئێزیدی لە شاشەی تیڤیەکان دەرنەکەوێت لەبەر بارودۆخی جڤاکی بەڵێ ئێمە هەر خۆمان نەمان هێشتووە ئەوانە ئەو کەسانێک کە ئێمە بینیمانن لە نزیکەوە دیارە هەر بۆەوەی من زیاتر ڕوونکردنەوە لەسەر ئەم بابەتە بدەم دوای ئەم گفتوگۆیە تایبەتەی سەبارەت بە کەیسی ژنانی شەنگال لە تەلاری پەرلەمان ئەنجامدرا ئێمە سەردانی مەیدانیمان کرد بەشێکی زۆری لەم ژنانەمان بینی خۆمان بینیمانن لە شاری دهۆک بەڵام ئەوە بۆ ڕاگەیاندن نەبووە تەنها لە نزیکەوە ئاگامان لەیە کە ئەوان لە ڕووی تەندروستیەوە لە تەندروستێکی زۆر خراپدان لە ڕووی بارودۆخی دەرونی لە بارودۆخێکی زۆر خراپدان بەڵام هەتاکو ئێستا ئێمە ئیشمان لەسەرەوە نەکردو ئەوانە بێن لە ئەعلام قسە بکەن بەڵام خۆت دەزانی تەنها کە ئەم کارەساتە دروست بوو بەس لەسەر چیای شەنگال 120,000 کەسی لێ بووە کەسێک بە ئارەزوومەندی خۆی قسە بۆ ڕاگەاندەکان دەکا ئەوە ڕێی شخصی خۆیەتی ڕێگە لەوە بگرنەوە ئێمە هەوڵمان داوە حتا بۆ خۆمان کە ئەم سەردانە مەیدانیەمان کردووە بۆ هەموو شوێنەکان هەموو ڕاگەاندەکان بە کەناڵەکەی ئێوەشەوە لەگەڵ ئێمە بووە ئێمە نەمان هێشتووە تەنها یەک کەیسیش ئەوان ببینن تەنها ئێستا ئێوە کە قسە لەگەڵ و کەسانە دەکەن کە دێنەوە ینی ئەمانت دەکەن بە دیکۆمنت وەکو بەڵگەیەک مێنێتەوە یاخود چی ئێمە بەدڵنیاییەوە دوای ئەوەی کە ئێمە ئەم دانیشتنەمان کرد لە تەلاری پەرلەمان ئەم کۆبنەوەیەمان کرد یەکسەر بە ئیمزای 86 پەرلەمانتار داوامان لە سەرۆکایەتی پەرلەمان کردووە بە زووترین کات دانیشتنێکی تایبەت سەبارەت بە کەیسی ژنانی ئەوان هیچ لاریەکیان نیە چاوەڕێی راپۆرتی لیژنەی داکۆکیکردن لە مافی ئافرەتان ئێمەش دەبێت راپۆرتێکی گشتگیر و تێر و تەسەلمان هەبێتن بۆیە ئێمە پەیوەندیمان بە چەند ڕێکخراوێک کردووە کە بەشێک لە ڕێکخراوەکان معنین بۆ نمونە گروپی ژیانە ڕێکخراوی وادیە یەکێتی ئافرەتانە ئەوانە راپۆرتی خۆیان بۆ ئێمە هێناوە نەک ئێمە بەتەنها ڕاستە ئێمە بەتەنها بە دوواداچوونمان کردووە وەکو پەرلەمانی کوردستان بەڵام ئێمە گوێ لە راپۆرتی ئەوان راپۆرتەکەتان تەواو نەبێت سەرۆکاتی پەرلەمان دانیشتن لەسەر ئەم کەیسە چاوەڕێی ئێمە دەکەن ئێمە بە پێویستیشی دەزانین خۆتان دەزانن ئەم مانگە مانگی بەرەنگار بوونەوەی توندوتیژ
نێرگیشیە بەرامبەر بە ژنان بە تایبەتی لە 25 نۆڤەمبەر ئێمە هەوڵ دەدەین ئەم دانیشتنە تایبەت بکەین بە ڕۆژی بەرەنگاربوونەوەی توندوتیژی بەڵام مەرجێت تەنها لە 25 نۆڤەمبەر بیتن گرنگەوەی لە هەفتەی بەرەنگاربوونەوەی توندوتیژی ومێت دەکەم راپۆرتەکەمان تەواوی بۆی ئێمە ئەم دانیشتنە لە تەلاری پەرلەمان فەرمان فایق دەپرسێ پەرلەمان دەیەوێت چی بکات قەرەبووی دەرونی خێزان ئێزیدەکان بکاتەوە و ڕاستپەدانی ئێوە ینی تەنها بۆیە کە ئەمانە بکەن بە دیکۆمنت و بەڵگە بۆ پرسی بە جینۆساید نەساندنی ئەم کەیسە بە جیاواز یاخود ئەم ژنانی کە لەوێ ئازاد دەکرێن پەناگەیەکی ئارامیان بۆ بدۆزرێتەوە و ڕەچاوی باری دەرونی و کۆمەڵاتیان بکرێ یان ڕاستپادەکانی ئێوە ینی چی لە دۆخی ئەم ژنانە دەگۆڕێت ئێمە هەستا تاکو ئێستا دانیشتنی پەرلەمانمان نەکردووە ینی لەسەر ئەم بابەتە بۆ ئەوەی ئێمە یان ڕاستپاردە دەرکەین یان بڕیار دەرکەین چاوەڕێن لە 25 نۆڤەمبەر هەوڵ بدرێ ئەم دانیشتنە بکرێتن بەڵام بە تاکید کاتێکی درەنگ نیە ینی تا 25 نۆڤەمبەر ینی هەرێکە لەم ژنانە دیارە هەرێکیان کۆڵێ خەم و معاناتیان هەیە ڕەنگە نمونەی پەرلەمانتارێکی لیژنەکەی خۆتان نمونەی چەند ئافرەتێکی ناوتو دەڵێکە حوت کەسن لە دوهۆک لە ماڵێکدا ژین کە هیچ کەس لە کەس و کارەکان نەماوانی کەسێک نییە پەناگەیەکی ئارامیان بۆ دروست بکاتیانی ئێمە وەکو پەرلەمانی کوردستان بەپێی ئەو بودجەکەمەی کە خۆمان هەمانە بەپێی توانە هاوکاریمان کردوون هەر بۆ نمونەمە هەفتەی تقریبا هەفتەی ڕابردوو کە سەردانی دوهۆکمان کرد دیسان حوت کچیت کەمان بینی کە ئەوانیش ئازاد کرابوون بێسەر ینی ئێستا بێجێ گاوڕێگان ئێستامە شوێنمان بۆ دابین کردوون خۆمان شوێنمان بۆ دابین کردوون بە نیازین لە ئایندەیەکی نزیک بستنە شوێنی خۆیان ڕاستە وایە بەڵام ئەم مەلەفێکی زۆر گەورەیە ئەم کەیسە کەیسێکی کراوەیە دەبێت بە بەردەوامی ئیشی لەسەر بە ئەندازەی گەورەی ئێوە لە پەرلەمان حکوومەت لایەنە پەیوەنددارەکان بە ئەندازەی ئەم گەورەی ئیشی بۆ کراوە پێتان وایە یعنی هەر چەندی بکەی هەرچەندی بکەی هەرکەمە بەڵام ئەوە دەبێتن ئیشی زیاتری بۆ بکەی ئێمە سەردانی بەشی زۆری قونسڵگەریەکانمان کردووە ئێمە زۆربەی ڕێکخراوە بیانیەکانمان بینیوە سەردانی UN کردووە لە کوردستان ئەوان هاتوونەتە لای ئێمە من خۆم وەکو شخصی خۆم سەردانی وڵاتی ئەڵمانیام کردووە سەردانی پەرلەمانی ئەڵمانیام کردووە سەردانی وەزارەتی خارجیم کردووە بەرپرسی مەلەفی عێراقم بینیوە بەرپرسی ڕووداوە نەخوازراوەکانم بینیوە هەمان ئەم راپۆرتم ئاراستەی ئەوان کردووە نامەیەکمان ئاراستەی سەرۆکی حکوومەتی ئەڵمانیاش کردووە هەتا ئێمە خاتونێک کە پێشتر وەزیر بووە لە وڵاتی ئەڵمانیا سەردانی ئێمەی کردووە داوامان لێ کردووە ئەم ژنانەی ئێمە لە ڕووی بارودۆخی دەرونی لە بارودۆخێکی زۆر خراپدان لە بارودۆخی هەروە لە ڕووی بارودۆخی تەندروستیەوە لە بارودۆخێکی زۆر خراپدان پێویستمان بە پسپۆری دەرونی هەیە پێویستمان بە خەبیری باش هەیە پێویستمان بە پزیشکەیە بە پەلە بێن چارەسەریان بکەن هەر بۆ بەرچاو ڕۆنیشتان دیارێکە ئێمە هەفتەی ڕابردوو سەردانی بەڕێوەبەرایەتی توندوتیژیمان کردووە داوای راپۆرتمان لێ کرد ئەوان راپۆرتیان بۆ گەڕاندینەوە دیارە هەر ئێستا بەڵێ لەبەروەی خۆت دەزانی نزیکی 700,000 ئاوارە لە ناو شاری دهۆکە ینی هەموو زەختەکە بەشی زۆری لە شاری دهۆکە ئێمە دیارە لیژنەیەکیان پێکەناوە لیژنەی لێکۆڵینەوە بە تایبەتی ئەم ژنانەی کە ڕزگاریان دەبێتن بۆی فایلیان بۆ بکرێتەوە بۆ داهاتوو دوای ئەوەش بەڕێوەبەرایەتی تەندروستی دهۆک لیژنەیەکی پێکێناوە کە پسپۆری ژنانن دکتۆری پسپۆری ژنانن هەروەها پسپۆری دەرونین ئەم ژنانێک کە ئێستا هاتوونەتەوە ئەم 200 ژنە لە ڕێگەی ئەوانەوە فەحسی تایبەتیان بۆ دەکرێتن دکتۆری دەرونی دایان بینن سەردانیان دەکەن ئێمەش خۆمان ئێستا هیچ پەناگەیەک هەیە کرابێتەوە سنتەرێک هەیە لە دهۆک بۆ ئەو مژن و کچانە هەتاکو ئێستا شوێنێک دەستنیشان نەکراوە پێمان وایە ئەمانە نابێت جیا بکرێنەوە دیارە هەموو لایەک ئاگدارن لە کوردستان شەڵتەر هەیە شەڵتەر بۆ ئەو کەسانەیە کە توندوتیژی کۆمەڵایەتیان بەرامبەر دەکرێت لەلایەن کە سوکاریانەوە بەشێکی زۆری پێیان خۆشە لە ناو کە سوکاریان بمێننەوە ئەوانە ئەم ژنانە دەبێت لەبەرەوەی ئەوانە سمبولی هەرێمی کوردستانن ئەمانە بوونەتە قوربانی دەستی جەنگ جیاوازن لەوەی کە ینی ئەم ژنانە ئەم توندوتیژیانیان ڕۆبەڕوو بێتەوە ینی ئەوانە بە ئارەزوومەندی خۆیان نەبووە ئەوانە تیرۆریست بووینە لە بەرچاوی خۆیان کە کۆتاییان بە ژیانی کە سوکاریان هێناوە بە براکانیان هێناوە بە مێردەکانیان هێناوە دوای ئەوە هەستاینە تەحەڕوشیان پێکردن و بە کۆیلیان کردوون بۆیە پێم وایە جارێ لەم قۆناغەدا ئەوانە پێیان باشە لە ناو کە سوکاریان بمێننەوە ئێمەش بۆ داهاتوو بە تاکید پێم وایە لە دانیشتنی داهاتووی پەرلەمانی کوردستان قسە لەسەر ئەم بابەتەش دەکرێت بەڵێ چەند پرسیارێکاتوە لەسەر پەرلەمان و حکوومەت بۆ هێنانەوەی ئەو کچانە دەپرسن کە چی کراوە من پێشترم پرسیارەشم لە بەڕێستان کرد تا چەند ئەو هەمانگی کە کۆمەڵ دەستگای پەیوەندیداری دیکە هەیە بۆ ئەنجومەنی باڵای خانمان و ڕێکخراوە مەدەنیەکان بۆ ئەم پرسە
ینی هەمانگیێکی فراوان هەیە بۆی کە هەموو ینی کەیسەکە بە جۆرێک کاری بۆ بکرێت کە گشتگیرتر بێەوە هەمانگیێکی فراوان هەبێت لە ئاسپێویستی کەیسەکە بێت دیارە ئێمە وەکو دیارە ئەرچی ئێمە تەنها بە دوواداچوونەوەکو پەرلەمانی کوردستان بە تایبەتی لیژنەکەی ئێمەش سەبارەت بەم کەیسە ئێمە کە گەشتمانکردن لە 19دا بۆ پەرلەمانی کوردستان داوامان لێکردوون پێویستمان بە راپۆرتی ئێوە هەیە بە تایبەتی ئەنجومەنی خانمان داوامان لێکردوون راپۆرتێک سەبارەت بەم کەیسە ئامادە بکەن بۆ ئەوەی ئێمەش راپۆرتەکەمان دەوڵەمەندتر بێ داوامان لە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی کردووە هەروەها داوامان لە دام و دەستگاکانی معنی کردووە بۆ ئەوەی ئێمە ئەم راپۆرتە بە دێکۆمێت ئامادە بکەین بۆ ئەوەی لە هۆڵی پەرلەمان ئێمە گفتوگۆی لەسەر بکەین یان چەند ڕاستپاردەیەک دەربکرێت و یان چەند بڕیارێک دەربکرێت تاکو ئێستا ڕێکخراوی وادی یەکێتی ئافرەتان گروپی ژیان ئەم راپۆرتیان بۆ ئێمە هێنایەتەوە چاوەڕێ دەکەین ئەوانیش ئومێد دەکەین بە زووترین کات ئەو بە دوواداچوونێکە خۆیان بۆیان کردووە راپۆرتەکە بەدەست ئێمە بکات بۆی ئێمەش راپۆرتەکەمان زیاتر دەوڵەمەند بێتن و هەوڵ بدرێتن لە دانیشتنی پەرلەمان قسەی زیاتری لەسەر گەر دانیشتنی پەرلەمان کرا و ڕاستپادانی کە ئێوە دەتانەوێت دەری بکەن لە پەرلەمان ینی پەیوەندی بە حکوومەتی هەرێمەوە هەیە پەیوەندی بە چیەوە ینی ئەو ڕاستپادانی کە ئەتانەوێت حتمت ئێمە کە ڕاستپاردەیان بڕیار دەردەکەین ئاراستی حکوومەتی هەرێمی کوردستانی دەکەین دواتری ژێمە وەکو پەرلەمانی کوردستان بە دوواداچوونی بۆ دەکەین تا کاتی دەرکردنی ئەم ڕاستپاردانە تا کۆبوونەوەی پەرلەمان وەک دەڵێ ڕەنگە لە 25 نۆڤەمبەر بێ ینی وەکو چارەسەرێکی کاتی ئێستا چی کراوە ئێمە بەپێی پێویست حکوومەت ویلایەنە پەیوەندیدارەکان کەیەوە بدەداچوون بۆ کارەکانی حکوومەت دەکەن لانی کەم چارەسەرێکی کاتی بۆ ئەم پرسە دۆزنەوە ئێمە هەر بۆ زانیاریتان داوامان کردووە بە زووترین کات خۆمان وەکو لیژنەی داکۆکیکردن لە مافی ئافرەتان بە زووترین کات سەردانی سەرچیای شنگال بکەین زیاتر لە 1000 عائیلەی تێدا پێدەچێتن لەوێ ژنانمان لە بارودۆخێکی زۆر خراپ بەعام بەگشتی هەمویان لە بارودۆخێکی خراپدان بە تایبەتی ژنانیشمان لە بارودۆخێکی خراپدان داوامان کردووە چاوەڕێ دەکەین ڕێوشوێنێک بدۆزینەوە بۆی خۆمان سەردانی بکەین هەر لە هەفتەی ڕابردوش ئێمە میوانداریمان لیژنەی ژنان لە پەرلەمانی عێراق کرد داوامان کرد بە زووترین کات موعیدێکمان بۆ ڕێخن ئێمە هەر لەم هەفتەیە سەردانی بەغدا دەکەین سەردانی پەرلەمانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەکەین هەوڵ دەدەین لەگەڵ فراکسیۆنە کوردیەکان کۆ ببینەوە لە ڕێگەی بەغداوە لە ڕێگەی پەرلەمانی بەغدا بۆم پرسە ئێمە بەتەکیید کە دەچین سەردانی لیژنەی ژنان دەکەین لە پەرلەمانی عێراق ئەوانیش بۆ ئەوەی قسە لەسەر ئەم بابەتە بکەن سەردانی فراکسیۆنە کوردیەکان دەکەین ئێمە ئەوەی جێی دڵخۆشی و خۆشبەختانە وەزیری ژنان لە حکوومەتی عێراقی وەزیرەکە ژنە دڵنیام هاوکار و پشتیوانمان دەبێتن و بە هەموو لایەکمان هەوڵ دەدەین ئیش لەسەر ئەم کەیسە بکەین سەردانی داوایان لێ دەکەین ڕێگە چارەسەریەک بدۆزرێتەوە بۆ ئەم ژنانە ناکرێتن ئەم ژنانە لەم بارودۆخەدا بن بەشێکیان خۆ ئەمە ئەوەشمان بیر نەچێت لە منطقەی جەلەو لەو سعدیەش بەشێک لە ژنەکانمان بە کۆیلە کراون لەلایەن هێزەکانی داعش بەڵام میکانیزمی چارەسەرەکان یانی ئەو بەڕوونی دەتانەوێت چی بکەن بۆ ژنانە ئێمە پەناگیان بۆ دروست بکرێ یان ئێستا ئێمە گەورەترین کێشەمانەوەیە بەشی زۆرمان لە ژنەکانمان نخبەیەکی زۆر کەم هاتۆتەوە بەشێکی زۆرمان لەلایەن هێزەکان تیرۆریستیەکانەوە بە کۆیلە کراون ئێمە دەبێتن بیر لەوە بکەینەوە چۆن ڕێگە چارەسەریەک بدۆزینەوە ئەم ژنانە ڕزگار بکەین ئێمە مەهامی ئێمە وەکو لیژنەی داکۆکیکردن لە مافی ئافرەتان کە سەردانی بەغدا دەکەین قسە لەسەر ئەو بابەتە دەکەین سەبارەت بوانی کە ڕزگار کراون تا ئێستا ئەوانەی کە ڕزگار کراون ئەوە ئێستا وا چارەسەریان دەکرێت لە ڕووی جەستەیەوە هەروات لە ڕووی دەرونیەوە چارەسەریان دەکرێت پێشتریش ئاماژەم پێدا وەزارەتی تەندروستی بە هاوکاری ڕێکخراوی قەندیل لیژنەیەکیان پێکێناوە پسپۆری دەرونی پسپۆری تەندروستی ئەم ژنانەی کە دێنەوە بەردەوام ئێمە خۆمان سەردانمان کردووە چارەسەرەکە چۆن یان لەناو خێزانەکانیان دەژین یاخود پەناگەیان بۆ دروست دەکرێت هاوشێوی شەڵتەرەکان وەک باسی کرد پێشتر یاخود چۆنە هەتاکو ئێستا قسە لەسەر ئەو بابەتە نەکراوە ڕێیەک ئەوەیە ئێمە جیایان نەکەینەوە لەبەروەی خۆت دەزانی ئەوانە لە حاڵەتێکی لا تەندروستیدان ینی لە حاڵەتێکی دەرونی زۆر خراپدان تۆ تەماشا دەکەی لە ئەوروپا ئەگەر کەسێک لە حاڵەتێکی دەرونی زۆر خراپ بێتن لەوانەیە 4 ساڵ بۆ 5 ساڵی پێ بچێتن بۆ ئەوەی بێتەوە بارودۆخێکی ئاسایی ئەمانە لە بارودۆخێکی زۆر خراپدان ئێمە ڕێیەک من وەکو خۆم ڕێیم وا بوو شوێنێکی تایبەتمەندیان بۆ بکرێتەوە بۆیە ئەو ژنانەی کە دێنەوە هەوڵ بدرێتن لەم شوێنەدا دکتۆری پسپۆر بیان بینێتن بە بەردەوام بۆی لەم دۆخە ئەوان لە بارودۆخێکی زۆر خراپدان لە بارودۆخێکی نەفسی زۆر خراپدان وردە ئیش لەسەرەوە بکرێتن بتوانن چارەسەریان بۆ بدۆزرێتەوە پێم وایە ئەوە دوورمەودانی لەسەر حکوومەتی هەرێمی کوردستانە لە ڕێی دەستگای پەیوەندیدار و دیارە خۆت باس کرد کە ئێوە ئەرکتان چاودێریکردن و متابعەکردنی پرسەکەیە ئەنی ئەوەی لەسەر حکوومەتی هەرێمی کوردستانە کردوێتی بەتایبەت لە پارێزگای دۆکلانی کەم بۆ ئەو 200
ژن و کچەی کە هاتوونەتەوە؟ بتأكيد من باسی ئەوم کرێمەش وەکو خۆمان پەرلەمانی کوردستان شتێکمان کردووە بەڵام ینی مەرجینێت و هەمووی ئەعلام بزانێتن کە چیت کردووە بەڵام پێم وایە حکوومەتیش تەقسیری نەکردووە بۆ ئەوە بەڵام هێشتا دەکرێتن زیاتر خەمخۆری ئەو بابەتە بێ لەبەرەوەی ناکرێتن ئەم ژنانە لەم بارودۆخەدا بن من تەسەوڕ دەکەم ینی لەوانەیە بەم 200 ژنە پێکنێتن لەوانەیە چارەسەری ئەم 200 ژنە ئاسان بێت بەڵام دەبێت ئێمە بیر لە میکانزمێک بکەینەوە بۆ ئەم چەند هزار ژنە چی بکەین. بەڵێ ناز دەپرسێدای لە دادگای لە های سکاڵەتان تۆمار نەکردو ئەم کەیسە وەک کەسێکی وەکو کەسێکی جیاواز لە کەیسی شنگال دیارەباز دەکرێت هەوڵدراوە لە ئەساسی دەوڵەتی بدرێتە ئەو شێوەیەوەی کە وەفدەکەی حکوومەتی هێرێم کە چوونە دادگای لە های لە سکاڵیان تۆمار کردە کەیسی شنگال بەگشتی ئەم کەیسە بە جیاواز چی بۆ کراوە لە بەریوانە من پێشتر ئاماژەم پێدا وتم بەگشتی هەم پەرلەمانی کوردستان ماوەیەک بەر لە ئێستا لە مانجی نۆ سەردانی هۆڵەندای کرد سکاڵی خۆیان تۆمار کرد وەکو پەرلەمانی کوردستان لەسەر کەیسە بەدەریکراوی بەگشتی ئێمە ئێستا وەفتێکی پەرلەمانی کوردستان سەردانی پەرلەمانی ئەوروپی کردووە ئێمە بەڕسمی داوامان لە وەفدەکەی خۆمان کردووە وەکو لیژنەی داکۆکیکردن لە مافی ئافرەت داوامان کرد مۆعیدێکمان بۆ وەربگرن ئێمە دوای کۆکردنەوەی ئەو دێکۆمنتە و ئامادەکردنی راپۆرتێک و دوای دانیشتنی پەرلەمان ئێمە خۆمان دەچین سکاڵا تۆمار دەکەین سەبارەت بە کەیسی ژنانی شنگال. لەسەر ئاستی پەرلەمانی وڵاتانی دیکە بڕیار بۆ وەفدێکی پەرلەمانی بەریتانیا بۆ ئەم کەیسە بێتە هەرێمی کوردستان یاخود پەرلەمانی کوردستان چی کراوە لەسەر ئاسی پەرلەمانی وڵاتان بەم کەیسە؟ بەڵێ من زانیاریم لەسەرەوە نییە. چی کراوە بۆەوەی کە لە ئاسی پەرلەمانی وڵاتانیشانی ئەم کەیسە وەکو جینۆساید لانی کە بناسرێنێت؟ من زانیاریم لەسەرەوە نییە ئەو وەفدە دێتن یان نایەتن بەڵام ئێمە خۆمان نامەیەکیشمان ئاراستەی پەرلەمانی سوید کردووە هەتاکو ئێستا بە ڕسمی وەڵامی ئێمە نەدراوەتەوە بەڵام پێشتر ئاماژەم پێدا ئێمە راپۆرتێکمان ئاراستەی پەرلەمانی ئەڵمانیا کردو ئەوان وتیان ئێمە بەجددی کار لەسەر ئەم کەیسە دەکەین هەوڵ دەدەین دانیشتنێکی تایبەتیشمان هەبێتن سەبارەت بە کەیسی ژنانی شنگال. بەڵێ لە ڕووی یاساییەوە لە پەرلەمانی کوردستان کە کۆبوونەوە کرا لەسەرم پرسە دەتوانرێ ینی ئێوە ڕاستپادەکانتە دەهان ڕاستپادە دەبن یاخود هەوڵدەن لانی کەم لێرەوە ئەم سەرەتا ئەم کەیسە بە جینۆساید بناسێنرێت دواتر لەسەر ئاسی عێراق بۆ دەرەوە کاری بۆ بکرێت. من پێم وایە سەرجەم پەرلەمانتاران پەرۆشن بەسەر بەم کەیسە پێم وایە نەک ڕاستپاردە زۆر زەڕورە بڕیار دەربچێتن بۆ ئەم کەیسە تەسەوڕ دەکەم بڕیاری زۆر باشیش دەردەچێتن گفتوگویەکی تێر و تەسەری سەبارەت بەم بابەتە دەبێ لەبەر ئەوەی ئێمە وەکو لیژنەی ژنان لە پەرلەمانی کوردستان بە دێکۆمنت دەچینە ناو دانیشتنی پەرلەمان بە دێکۆمنت راپۆرتێکی تەواومان دەبێتن قسەی تەواوی لەسەر دەکرێتن تەسەوڕ دەکەم بڕیاری باش دەربچێتن. بڕیارەکە چۆن بۆ منە ینی داوا دەکەن لانی کەم لە پەرلەمانی کوردستان سەرەتا وەکو جینۆساید بناسێنرێت؟ ئێمە هەوڵ دەدەین لە گفتوگوی پەرلەمانتارانیش دەتوان ئەو کاتی چاوەڕێ دەکەین بزانین چ دەکەین. ئەو بەڵگە و دیکۆمنتانی کە ئێستا لە بەردەستی ئێوەیە تا چەند ینی بەشی ئەوەی تێدایە کە ئەمە لە ئاسی نێودوڵەتی وەکو جینۆساید مامەڵەی لەگەڵدا بکرێت بەتایبەت بۆ ئێوە تەنها پشت بە ئەو کەسانە دەبەسن کە ڕفێنراون یاخود ئالەتی دیکە بەکارێن بۆ کۆکردنەوەی چەند ئالێتێکی زۆر گرنگکەیە بەڵام من داوای لێبوردن دەکەم جارێ هەتا دوای ئامادەکردنی راپۆرتەکە من هیچ زانیاریەک نادەم. بەڵێ لەسەر هەمانگی نێوان لایەنەکان لەمە دواچی دەکرێت بۆەوەی کە ئەگەر لە 25 نۆڤەمبەر کە ڕۆژی بەرەنگاربوونەوەی توندیژی جیهانیە شتێکی لەو جۆرە هەیە کە ئەم کەیسە گرنگی زیاتری پێ بدرێت لە ساستی هەرێمی کوردستان بۆی بکرێتە پەنجەرەیە کە لە دنیای دەرەوەش گرنگی زیاتری پێ بدرێت لە ڕووی میدیاوە لە ڕووی سازکردنی کۆڕ و سیمینارات و چالاکیانی کە زیاتر دەتوانرێم کەیسە گەورەتر بکرێتەوەی کردن. من ئومێد دەکەم ئەمجارە لە هەرێمی کوردستان جیاواز لە ساڵەکانی تر یادی بەرەنگاربوونەوەی تند و تیژی بکرێتن لەبەرەوەی ئەم ساڵ ئێمە لە هەرێمی کوردستان ڕوبەڕووی ڕووداوێکی زۆر گەورە و نەخوازرا بووینەوە ڕوبەڕووی شەری تیرۆر بووینەوە ئێمە ژنانمان بوونەتە قوربانی دەستی جەنگ بۆیە ئومێد دەکەم ئەمجارە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی دام و دەستگاکانی حکوومەت ئێمە وەکو پەرلەمانی کوردستان کاری مەیدانی بکەین بەیاننامە دەربکرێت و چەند بڕیارێکی گرنگ دەربکرێتن ئێمە هەر بۆیە بە پێویستمان زانی دانیشتنی پەرلەمان سەبارەت بە کەیسی ژنانی شنگال بخەینە 25 نۆڤەمبەر بۆی هەوڵ بکرێتن لە 25 نۆڤەمبەر چەند بڕیارێکی گرنگ دەربچێتن. سپاس بۆ ئێواری برایم سەرۆکی لیژنەی داهوکی لە مافی ئافرەتان و ژنان لە پەرلەمانی کوردستان سپاس بۆ ئامادەبوونی بەرزان. سپاس بۆ ئێوەش. بەرزان سپاس بۆ ئێوەش کاتی خۆش بۆ مولایەک خواتان لەگەڵ.